سلااوان لێ بێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش هیوادارین لە هەرکوێهان ساغ و سلامەت بن. ئەمڕۆ شەممە حوتی گەلاوێژی 1402 هەتاوی بەرابەر لەگەڵ 29 جۆلای 2023 زاینی لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان، کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازانی سنە لەسەر مەزاری ڕۆڵەکانیان، ناڕوونی چارەنووسی سێ ئەندامی بنەماڵەیەکی خەڵکی مەهاباد، بێڕەونەقی بازاڕی محەڕەم لە کرماشان، هەڕەشەی هێزە ئەمنیەکانی ڕژیم لە زەینەب جەلالیان، ناردنی پەروەندەی سیاوەش حەیاتی بۆ دادستانی باڵای تاران، گیان لە دەستانی هەژن لە بردومانەکەی تورکیا لە ڕۆژاوا و باشووری کوردستان، ئاگرکەوتنەوە لە کەمپی ئاوارەکانی شەنگاڵ لە ئامێدیا، پەیمان نوێکردنەوەی ئازادی خوازان لەگەڵ گیان بەختوانی شۆڕشی ژینا و کوژران و برینداربوونی دوو برای بەلوچ لەلایەن ڕژیمەوە لە سەراوان. درێژی هەواڵەکان، کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازانی سنە لەسەر مەزاری ڕۆڵەکانیان بەپێی هەواڵی گەیشت و ڕۆژی هەینی شەشی مانگی گەلاوێژ، بنەماڵەی گیان بەختوانی محەممەد شەریعەتی و ڕامین فاتحی لەسەر مەزاری ڕۆڵەکانیان کۆبوونەوە و بەڵێنیاندا درێژە دەری ڕێگایان بن. بەپێی ئەو راپۆرتە بنەماڵەی گیان بەختوانی ڕێگەی ئازادی محەممەد شەریعەتی و ڕامین فاتحی با گوڵبەرانکردنی مەزاری ڕۆڵەکانیان پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. محەممەد شەریعەتی لاوی تەمەەن 21 ساڵ لە ڕاوتی شۆڕشی ژینا بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم گیانی بەخ کرد و هەروەها ڕامین فاتحی لەگەڵ ئاخێزی جەماوەری شاری سنە دەست بەسەر و بەهۆی ئەشکەنجەی سەختی هێزەکانی ئیتلاعاتی ڕژیم گیانی بەخت کرد. ناڕوونی چارەنووسی سێ ئەندامی بنەماڵەیەکی خەڵکی مەهاباد، بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، سێ ئەندامی بنەماڵەیەکی خەڵکی شاری مەهاباد بە ناوەکانی سەعادەت تاشکە، مەولود ئاتەشبار و یوسف ئاتەشبار وێڕای تێپەڕبوونی دوو مانگ بەسەر کاتی دەست بەسەرکرانیاندا چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. بەپێی زانیاریەکان مەولود ئاتەشبار تەمەەن 40 ساڵ و سەعادەت تاشکە هاوژینی ماوەی زیاتر لە 63 ڕۆژە لەلایەن هێزە حکوومەتیەکانەوە لە کێڵگەیەکی تەنی شاری مەهاباد کاریان دەکرد دەست بەسەر کراون و تاکو ئێستا هیچ زانیاریەک لەسەر چارەنووس و دۆخی تەندروستی و شوێنی ڕاگیرانیان لە بەردەستان نییە. شایانی باسا کە یوسف ئاتەشبار بە محاربە تۆمەتبار کراوە و ئێستاش گیانی لە مەترسیدایە و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی براکەی و هاوژینی براکەی لە بەردەستان نییە. ناوراوکە باوکی سێ کچە و لەژێر ئەشکەنجەدا ناچار بە ئەترافی ئیجباری بووە. شایانی باسا کە ناوەندە حکوومەتیەکان هەڕەشیان لە بنەماڵەی یوسف و مەولود ئاتەشبار کردووە و داوای ڕادستکردنی برایەکی دیکەیان بە ناوی موراد ئاتەشبار دەکەن کە ئێستا نیشتەجێی تاراوگەیە. بێڕەونەقی بازاڕی محەڕەم لە کرماشان، ڕۆژی چوارشەممە چواری گەلاوێژی 1402 هەتاوی وێڕای بێڕەونەقی بازاڕی مەراسمەکانی محەڕەم مەداحێکی خەڵکی کرماشان بە ناوی حەیدەر قوبادی بەهۆی دەربڕینی ناڕەزایەتی لە ئاست حکوومەت دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیا ڕاگوێزرا. بەوتەی هاوڵاتیان محەڕەمی ئەمساڵ خەڵک بەشداری کەمیان لە مەراسمەکاندا هەبووە و زۆربەی دەستەکانی ئازیەتیباری چۆڵن. لە هەندێک شوێن وەکو کیانشاری کرماشان خەڵک وەکو دەرفەتێک بۆ ڕەخنەگرتن و دەربڕینی ناڕەزایەتی دژ بەدەسەڵات چاوی لێ ئەکەن. ڕۆژی چوارشەممە حەیدەر قوبادی لە گەڕەکی کیانشاری کرماشان لە کاتی بەڕێوەچوونی ڕێوڕسمەکەدا لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و پاش یەک ڕۆژ بە دانانی بەڵێننامە لە گرتوخانە ئازاد کرا. هەڕەشەی هێزە ئەمنیەکانی ڕژیم لە زەینەب جەلالیان بەندکراوی سیاسی مەحکوم بە زیندانی هەتاهەتایی پاش 16 ساڵ بەبێ یەک ڕۆژ مەرەخەسی بۆ جارێکی دیکە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە هەڕەشەی لێکرا. زەینەب جەلالیان 16 ساڵی سەختی لە زیندانەکانی کۆماری ئیسلامی تێپەڕ کردووە و چەند جار بۆ زیندانەکانی دیکە دوور خراوەتەوە. تەنانەت بەپێی یاسای سزادانی ئیسلامی درێژەی بەندکرانی زەینەب نایاساییە و ناشەرعیە و ئەبێ بە زووترین کات ئازاد بکرێ. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا تیمەکانی ئیسلاحاتی ڕژیم سەردانی ئەو بەندکراوەیان کردووە و هەڕەشەیان لێ کردووە کە ئەگەر داوای لێبوردن نەکات ئازاد نابێت و ئیمکاناتی دەرمانیشی بۆ دابین ناکرێت. ناردنی پەروەندەی سیاوەش حەیاتی بۆ دادستانی باڵای تاران لە قەیەکی لێپرسینەوەی داسەرای گشتی و ئینقلابی شاری سەحنە پەروەندەی سیاوەش حەیاتی وتەبێژی کۆمەڵی ڕاوێژکاری چالاکانی یارسان و دەبیری بەرەی یەکگرتووی کورد بە تۆمەتی ئیجماع و تەبانی و
تەبلیغ دژی نظام بۆ دادستانی باڵای تاران ناردووە. ڕۆژی 9 مانگی سەرماوەزی 1401 سیاوەش حەیاتی هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی سەردانی ماڵی ژمارەیەک لە بەندکراوانی تازە ئازادبووی ڕێکەوتی 27 خەزەڵوەری 1401یان کرد، بەڵام لە کاتی گەڕانەوە بۆ شاری کرماشان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەرکران. لە قەراری کۆتاییدا لەقی دادسرای گشتی و ئینقلابی سەحنە بە پێی مادەی 490 و بڕیاری لەقی 5 دیوانی باڵای وڵات پەروەندەی ئەو چالاکە مەدەنیەی ڕادستی ناوەندە قەزاییەکانی تاران کردووە. گیان لە دەستانی هەژن لە بردومانەکانی تورکیا لە ڕۆژاوا و باشووری کوردستان. ڕۆژی هەینی 6 مانگی گەلاوێژ فڕۆکە بێفڕۆکەوانەکانی تورکیا هێرشیان کرد سەر دو ئۆتۆمبیل لە شارباژێری هەرێمی کوردستان و ئامودا لە ڕۆژاوای کوردستان و 8 چالاکی ژن گیانیان لەدەستا. بەوتەی بەرپرسانی ئیدارەی خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان ئێوارەی ڕۆژی هەینی ئۆتۆمبیلێکی شەروانانی یەپەژە لەنزیک گوندی خەربەخۆی سەر بە شاری ئامودا لەلایەن فڕۆکێکی بێفڕۆکەوانی تورکیە کرایە ئامانج و بەهۆیەوە 4 کەس گیانیان بەخت کرد. هاوکات هێرشێکی هاوشێوە کراوەتە سەر ئۆتۆمبیلێک لە گوندی ڕەنگینەی سەر بە ناوچەی شارباژێر لە هەرێمی کوردستان و بەهۆیەوە 4 ژنگیانیان لەدەستاوە. ئاگرکەوتنەوە لە کەمپی ئاوارەکانی شنگال لە ئامێدی. ڕۆژی هەینی 6 مانگی گەلاوێژ ئاگرێکی گەورە لە کەمپی ئاوارەکانی شنگال لە شاری ئامێدی کەوتەوە بەهۆیەوە زیانێکی زۆر بەردانیشتوانی کەمپەکە گەیشت. بە پێی راپۆرتەکان کەمپی داویدیە لە شاری ئامێدی لە باشووری کوردستان ساڵی 2014 دروستکرا و 2500 ئاوارەی خەڵکی شنگاڵی تێدا دەژین. بە پێی زانیاریەکان 25 کانتینێر لە نێو ئاگردا سووتان و زیانێکی زۆری مادی بە دانیشتوانەکەی گەیشتووە، بەڵام خوشبەختانە زیانی گیانی بەدواوە نەبووە. پەیمان نوێکردنەوەی ئازادی خوازان لەگەڵ گیان بەختوانی شۆڕشی ژینا. ڕۆژی هەینی 6 مانگی گەلاوێژ بنەماڵەی گیان بەختوانی سپێر ئیسماعیلی لە قەزوین و فەرهاد مەجدەم لە شارۆچکەی مەلاردی کەرۆج بە کۆبوونەوە لەسەر مەزاری ڕۆڵەکانیان ڕێزیان لە فیداکاریەکانیان گرت. بەپێ ئەو راپۆرتە بنەماڵەی هەمیشە زیندوان سپێر ئیسماعیلی و فەرهاد مەجدەم لە شارەکانی قەزوین و مەلاردی کەرەج هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە ئازادی خوازانی مەزاری ڕۆڵەکانیان گۆڵباران کرد و وێڕای ڕێزگرتن لە بیرەوەریەکانیان پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. سپێر ئیسماعیلی تەمەن 21 ساڵ و فەرهاد مەجدەم لە ڕەوتی شۆڕشی ژینا بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم گیانیان بەخت کرد. کوژران و برینداربوونی دوو برای بەلوچ لەلایەن ڕژیمەوە لە سەراوان. بەیانی ڕۆژی هەینی 6 گەلاوێژ عومران بارکەزەهی تەمەن 31 ساڵ و بەهمەن بارکەزەهی تەمەن 27 ساڵ لەلایەن هێزەکانی ڕژیمەوە لە ناوچەی ئسپێجی سەراوان درانە بەردەسترێژی گولەوە بەهۆیەوە عومران گیانی لەدەستا و بەهمەن بە سەختی بریندار بوو. بە پێی راپۆرتەکان هێزەکانی یەگانی مێرسادی ڕژیم لە شارستانی سەراوان ئۆتۆمبیلی ئەو دوو برا بەلوچەیان بەبێ هۆکار و ئاگادارکردنەوەی پێشوەخت داوەتە بەردەسترێژی گولەو و بەهۆیەوە عومرانی خێزاندار و باوکی دوو منداڵ گیانی لەدەستا و بەهمەن چوەتە کۆما و ڕاگوێزی نەخۆشخانە کراوە. دەستبەسەرکردنی سێژن بە بیانووی تەبلیغکردنی بێحیجابی. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا سێژن بە بیانووی تەبلیغکردنی بێحیجابی و هەناردەکردنی ڤیدیۆ بۆ میدیاکانی دەرەوەی وڵات لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. بە پێی راپۆرتەکان کچێکی لا و براکەی لە شاری کاشمەری سەر بە خوراسانی ڕەزەوی بە بیانووی تەرویجی بێبەندوباری و فیلمگرتن لە مامورانی ئەمری بە معروف و نەهی لە مونکەر دەست بەسەر و ئاعترافی ئیجباریان لێ بڵاو کراوەتەوە. هەروەها لە ئۆستانی مازەندەران هێزەکانی ئیدارەی ئیسلاحاتی ڕژیم هاوڵاتیەکیان بە هەمان بیان و لا ویزگەی ڕێگەی ئاسنی ساری دەست بەسەر کردووە، بەڵام ناسناوەکەی وا شوێنی ڕاگیرانی تا ئێستا دیار نییە. وا دوا هەواڵ کوژران و برینداربوونی 5 کەس لە هێرشێکی چەکداری لە ئاڵمان. ڕۆژی هەینی 6 مانگی گەلاوێژ لە هێرشێکی چەکداری لە شاری لانگڤیدی ئاڵمان 3 کەس گیانیان لەدەستا و 2 کەسی دیکەش بریندار بوون. ڕۆژی هەینی لە شاری لانگڤید لە باشووری ئاڵمان هێرشبەرێکی تەمەن 64 ساڵ ڕاستەوخۆ تەقەی لە خەڵک کردو و بەهۆیەوە دوو ژنی تەمەن 72 ساڵ و 49 ساڵ و پیاوێکی تەمەن 52 ساڵ گیانیان لەدەستا. بەوتەی پۆلیسی ئاڵمان هێرشبەرەکە دواتر چوەتە باڵەخانێکی دیکە و لەوێش دوو پیا و ژنێکی تەمەن 44 ساڵ و
32 ساڵی بریندار کردووە، بەڵام لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر و لێکۆڵینەوەکان سەبارەت بە ئامانجی بە کوژەکە دەستی پێکردووە. بەڵێ خۆشەویستان، هەواڵەکانتان پێشکەش کرا، کاتوساتێکی خۆش بۆ هەموو لایەک.